ئاگادارکردنەوەی هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ و ناحیەی شۆڕش لە لایەنە پەیوەندیدارەکانەوە بە دانانی پێوەری ئاو بۆ ماڵەکانیان هاوڵاتیانی ناحیەکەی نیگەران کردووە و دەڵێن لەم بێموچەی و قەیرانی داراییەدا حکوومەت ڕۆژ بە ڕۆژ ئەرکی سەرشانیان قورستر دەکات. باس لەوەش دەکەن لە بری ئەوە حکوومەت بە ئەو هەموو زیادەڕۆیە ببڕێت کە لەلایەن بەرپرسان و خەڵکانی دەستڕۆیشتووە کراوەتە سەر تۆڕەکانی ئاو و کێشەی کەماوی بە شێوەیەکی بەردەوام بۆ سنوورەکە دروست کردووە. ئێمە ئەگە مانگجارە سێ مانگجارە 6,000 ئاو بدەین دوایی مانگی بۆمانەکاتە 50,000 و 6,000 ئەمە بە موچە جوانیشەوە نە موچەت هەبێ نە هیچت هەبێ. ئەم حکومەتە ئێمە کارێکە کا پەنابەرین بۆ پەنای دوژمن کە حکومەتی باحث و شیعەیە. اینجا برام خەڵکەی هەوا لێ کردووە وڵات چارەمان نەماوە هیچ. ئەم حسابە کە ئەوان هەڵێن زدی ملەتێکن بۆ ملەت نییە زدی ملەت. لە ماوەی مانگێکە بێت پێوەری ئاو دابنێن وتمانەیە گەرداینە وتیان گەرداینە 500,000 غراماکرێن بە حەقەت ئەمە خەڵکیان گشتە بلی خەڵ زۆر بێتاقەت لە وەزە. ناحیەی شۆڕش بە حساب شاری پاشماوەی ئەنفالە ئەبێ خزمەت بکرێن دیارە خزمەتەکەیان پێوەری ئاوە بۆیان دانێن بۆی کە ئاو بە قەترە بخۆنەوە نەک 50 ڕۆژارێ ئاو بۆ منەکەیتەوە داوای پێوەریش بکەی لێم. پێوەری ئاو بۆ شوێنەکە بێکەوە هەموو ڕۆژاوی بێ یا ئەقەلەن 2 ڕۆژاری ئاوی بۆ بێتەوە وانی بەس ئێمە 15 ڕۆژاریە 10 ڕۆژاری ئاومان بۆ کرێتەوە وەڵی بە زۆری ئاوە کڕی دێ ئەمە کەی ژیانە. ئەم حکومەتە هەر ڕۆژی و بیانۆکمان لێگرێ ێ با بە موچەکەمان وەک جاران بۆ چاکاتەوە ئەو کاتی ئێمەش ئەتوانین پێوەری ئاودانی لەسەر سەرمان بەس ئەو موچەی بڕیوە ئاوی بڕیوە کارەبای بڕیوە پێی خەڵک ئەوە ژیانێکی ژیان وا بەدەستم حکومەتەوە وەڵایە ئیسە شەناساڵکێژ بە حیزبی بەحث کە یەک جا ئەو خەڵکی ئەنفال کرد بەس ئەم هەموو ڕۆژ ئەنفالمانەکە. لێپرسراوی بەشی پلاندانان لە فەرمانگەی ئاوی چەمچەماڵ دەڵێت ئەوان وەکو خۆیان لەگەڵ دانانی پێوەری ئاودانین بۆ سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری بەو پێی دۆخی پێدانی ئاو بە تایبەت لە وەرزی هاویندا لە دۆخێکی زۆر خراپدایە. سەبارەت بە دانانی پێوەر ئێمە پێشتر کۆبنەوەکمان ڕێخست لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی ئاو ئاوڕۆ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لەوێ گلەی و گازندەی هاوڵاتیانمان گیان بە بەڕێوەبەراتی گشتی ئاو ئاوەڕۆ بەڵام بڕیاری ئەوان ئەوە بووکە ئەمە بڕیارێکی سەرتاسەریە لە هەرێمی کوردستان لە زاخۆ تا ئەگاتە کەلار لەبەرەوە ناکرێت قەزایەک پێوەردانە ناو شوێنێتر دابنێەوە ئەو شتانە لەبەرەوە کرا بە قرارێکی مەرکەزیە بێ هەموو کوردستان پێوەردابنێ. ئاگادارکردنەوەی هاوڵاتیان بۆ دانانی پێوەری ئاو لە کاتێکدایە لە ئێستادا حکوومەت بە 2 مانگ جارێک موچەیەک بە لێبڕینەوە بەسەر موچە خۆراندا دابەش دەکات. هاوکات حکوومەت بەردەوامە لە زیادکردنی باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان هەر بۆیە هاوڵاتیان پێیان وایە لە بەشێکی زۆری وڵاتانی جیهاندا حکوومەت خزمەتکاری هاوڵاتیانە بە تایبەت لە کاتی بەڵاو و قەیرانەکاندا. بەڵام لە هەرێمی کوردستان سەرەڕای چەندین قەیرانی دروستکرا و خودی حکوومەتیش بووە بە بارگرانیەشی دیکە بەسەرشانی هاوڵاتیانەوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ.